بەڕێزان خۆشەویستانم کاتتان باش سوپاسگوزاری خوای گەورەین ژیانین کە دەرفەتێکی دیکەی پیان بۆ ئەوەی لاڵقێکی دیکەی ویم پۆدکاست لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست بەیەک بگەین. میوانی ئەم جارەی پۆدکاستەکەمان میوانێکی تایبەتە لە ناو جەرگەی شەڕ و شۆڕە، لە ناو جەرگەی بگرە و بەردەی ساڕوخ و درۆن و ئەمانەیە پشوێک بین، ئەمانەوێ لەگەڵ کەسێکی زۆر ئازیز و خۆشەویستە دەمەتەقەیەشی کوردانەی زۆر خۆش بکەین. تاوان ئەنجا پۆدکاست خۆی ڕاستەکەی ئەگەر هاوڕێک لێ پرسییم ئەگەر پۆدکاست تەرجەمە بکەی بەچی هینەکەی وتم وەڵی لای من دەمەتەقەی زۆر هینە، زۆر ڕەنگە تعبیر لە پۆدکاست بکە، شوێنی دەمەتەقەکردن و قسەی خۆش و گێڕانەوەی حیکایەت و زۆر شتی دیکەیە ڕاستەکەی. ئەم پۆدکاستە وەکو پشوویەک وەرەگرین لەگەڵ هونەرمەندێکی دیار و گەورەی کووردا کە ساڵانێکی زۆرە خزمەتێکی زۆر گەورەی بە بواری هونەری بە بواری ڕۆشنبیری تەمان هونەرمەندە و لەگەڵیشان نووسەرە و کەسایەتێکی کۆمەڵایەتی زۆر چالاک و خۆشەویستە. زۆر لەسەری ناڕۆم لە بەروی ڕاستەخۆ بۆی کاتەکەمان بە تەواتی سوودی لێ وەرگرین بۆ گفتوگۆ لەگەڵ میوانە خۆشەویستەکەمانە. یەکسەر میوانەکەتان پیشانەیەم و بەخێراتنی شەکەم. مامۆستا عومەری کەریماغا یەخوا بەخێر بێ مامۆستا جان. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ ئەم میوانداریەتێتان. من لە هەر شوێنێ بم ڕێزمەیە خۆم بە میوان نازانم، لە قاپی کەس نایەن و خۆم بە خاوەن ماڵەزانم. یەخوا بەخێر بێ مامۆستا جان، بە دڵنیاییەوە خاوەک و خاوەن ماڵ تەماشاتەکەین. یەخوا بەخێر بێ مامۆستا جان. دەمەتەقەکردن خۆشە لەگەڵ هاوڕێیان و لەگەڵ دۆستان و ئیتر ئەگەر ببێ بە بەرنامەژی تر ڕەنگە خۆشتر بێەوە. بێگومان وایە خۆشیان هەر بریتێ لە دەمەتەقێ و پەیوەندی و قسەی خۆش و نەستەق و ڕاستە. خۆتان نەزان ئەم کۆمەلگای ئێمە بەداخەوە بە درێژایی تەمەنمان زۆرترینی ناخۆشیە، بەڵام ئەمێ ئێمە بەرەنگاری ناخۆشیش بینەوە بەچی؟ بە قسەی خۆش، بە پەیوەندی، بە هاوکاری، بەو شتانەی کەوا دڵی مرۆڤ خۆشەکە. زۆر ڕاستە. ئیشەڵا من ژێشەکە بم لەو کەسانی کە وەڵانجا بووی لە کێکلەوانەی کە ئیشەڵا تەمەند درێژە بی، بەڵامی کێکلەوانی کە دنیای ئێمە پڕکردووە لە قسەی خۆش، لە تەنزی مانادار و کاکڵەدار. مامۆستا ئەوە هین هەیە فەیلسوفێکی هی ئەڵمانی هەیە ناوی هابرماسە، باز لە بواری گشتیەکە، بواری گشتی وەکو گۆڕەپانەکان، چایخانەکان، شوێنی یاری هی گەنجەکان، ئەم شوێنانە زۆر بە گرنگەزانێ، زۆر بۆ بەرهەمهێنانی کولتور و حیکایەت و هونەر و حتا ژیانێکی کۆمەڵاتی دەوڵەمەند و ئەوانە. لە سلێمانیە چایخانە و قاوەخانە شوێنێکی زۆر تایبەتیان هەیە. نازم لە ژیانی توە زۆر چویتە چایخانە و قاوەخانە و لە ڕێگایەوە چیت بینیوە، چی فێربووی، لە ژیانی توە چۆن بەشداری کردووە ئەو دوو شوێنە؟ لە ڕاستیە من هەر لە مناڵیەوە لە تەمەنی 6 ساڵیەوە لە ناو کۆمەلگا بووم، لە بازار و لە مەیدانا بووم، لە کاری کار و کاسپیا بووم. باوکی ڕەحمەتیم هەر دایمەوی دۆرە دوام کەوە، وەرە بۆ بازار، وەرە لە ناو خەڵکا بە، وەرە فێری شت بە. ئەو شوێنانش کە خەڵکی تیاکۆ ئەبێتە وەکو چاخانە، وەکو جەناب فەرمووی ئاماژ پێە، ئینسان نەتوانێت شی زیاتر وەرگێ. بەڵام گرنگترین قوتابخانە بۆ مرۆڤ کۆمەلگایە. ئینسان نەتوانێت لە خەڵکەوە لە کۆمەلگاوە فێری شت بێ، لە هەر شتێ بفچڕێ، ئەنجا شتێکی لێ دەرەچێکەوە بتوانێت لە خزمەتی گشتابێ. بەڵێ مامۆستا جان، هینە حەزم کرد سەبارەت بە باسی قسەی خۆشمان کردیانی. سلێمانی بۆ ناسراوە کە ئیتر لە هەرە ناخۆشیەکانی خۆشی جۆرێک لە تەنز و لە نوکتە و ئەمانە دروستەکەەوە، یعنی چیت بیردەیانی کە ئاوا چوو بێتنە شوێنێک، ینی حەدەسێکی ناخۆش ڕوویا بێ، یاخود لە ژیانی خۆتە چەند پشتە بەم تەکنیکە بەستووە، ئەمەی کە شتی ناخۆش ڕوایە بۆی کە ناخۆشەکە تێپەڕێنی تر بە جۆرەکان بەزمێکە دروست کردوە، یا قسێکی خۆش تێناوە، حتا نوکتێکی لەسەر خۆ دروست کردو بۆی کە تێپەڕێنیتەوە. بەڵێ ڕاستە، دایمە ژیان بریتێ لە هەموو شتەکان، لە خۆشی، لە ناخۆشی، لە هەموو جۆرەکان. بەڵام من ئەو شتێک کە کاری تێکردبم بە دەربڕین بە قسەی خۆم، هەنیژار بە نووسینەکان، کارێکی ئەو تۆم کردووە کەوا پەیوەندی هەیە بە هەموو کەسەکانی ترەوە. ڕنگدانەوەی ئەمەش ڕەندانەوەی ژیانە، ژیانی ئینسان ئەبێ هەروە پێتیان نەپەڕی،
لە هەر کێوژێ ئەڵێ مێوژێ ئەبێ شتێکی لێ بچڕیت ئەو شت بچڕینەوە ئەبێکەوە نە خزمەتی خۆ بەڵکو خزمەتی بەرامبەرەکەت و کۆمەلگاکەش بکەیت ئەمانەی کە ئێستا لە ژیانی مرۆڤ هەیە ئەبێ بە ئەرشیف بۆ دوای خۆت ڕاستە فەرمووی ئیتر من هەوریەوە ماوەی دەرچەند پیا سەرکەوتو بمیاننا ئەوە تێتە سەر خوێنەر و بینەر و بیسەر بەڵێ مامەساکە خەریکی ئامادەکاری بن بۆم پۆدکاستە دووسێ جار هاوڕان پیانتمتیان مامەسا عومەر بەس بەیانیان هینە حەزی لە ئەوەیە کە بەیانیان پۆدکاستەکە تۆمارکەین و ئەوە ئیتر منیش باسی ئەوم کرد کە ژیانی نەوەی ئێوە ئیشەڵڵا تەمەند درێژ بی جەنابیشت لەگەڵ ئەم نەوەی ترا زیاتر ئەوەیە نەوەی بەیانیان بوونیانی ئیشی بەیانیان زوو هەستان شەو زوو خەوتن بەیانی زوو هەستان یعنی تا ئێستا ئەم ڕۆتینەتەر ماوەوەی شەوان زۆ خەوت و بەیانی زۆڵەسی ئینسان نەریتی مناڵی خۆی بزر ناکا و ناکات بەڵام ئێستا بەداخەوە هیوا هەیە شەو تا سەعات سێ و دوو شەو ئەوانە بە دیار ئەم هینەوەی تەکنۆلۆژیا وای کردووە کە خەڵخانێکی تەمەڵ کردووە وەکو پێویست هەڵناسن لە کاتی خۆیان لە جێی خۆیان کاری خۆیان بە باشی نابن بەڕێوە بەڵام ئێمە هەر بە توانای خۆمان و بە وزەی خۆمان و بە هەڵوێستی خۆمان توانیمانە کارەکانمان زۆر بەڕێک و پێکی بەرین بەڕێوە ئێستا هیوا هەیە سەعات دەی بەیانیش هەڵناسێ لە خۆش لە بەرەوە شەو هین بۆ خۆی مەژغوڵ کردو بەم بەزم و ڕەزمۆی لەگەڵ تەکنۆلۆژیان لەگەڵ پێشکەوتنین بەڵام هەنێ جار شتەکان سلبیاتی خۆی هەیە ئێمە بێ دوای ئیجابێتەکان بکەین ڕاست ئێستا شەر ئەچی بۆ دوکان بەیانێن کە زوو هەڵەسیین بەبێ دوکان ناژیم من بەڕاستی دوکانەکەش بۆ ئەوە نییە من ڕێزم هەیە تەمەنی مادیم نەماوە بەڵام تەمەنی معنەویم لەگەڵ خەڵکانە بێ ناژیم دڵم خۆشە بەو خەڵکە لە نێر لە مێ لە ئایب لە پیر لە گەنج لە هەموو شتەکان دەست لە ملانی منن دەست لە ملایانم خۆشم ئێن من ینی شتێکم هەیە لە چوارینێکاڵێ دڵم خۆشە بەو خەڵکە ئەو خەڵکە بۆ من کەڵکە ئەگەر لیان دابڕێم ژیانم لا بێ کەڵکە یعنی خەڵک ئەوە نەخۆشەویستە لای من ناتوانم بێ ئەوان بژیم هەر بۆش ماوم دەرمانی منن ئێستا خەڵکانێکی هەر خەریکی گلەی و گازندن ئەوەی کە خەڵک خراپە و ئەمە خەڵک قۆڵمە بڕێ و خەڵک وایە و بەس کە لە خەڵکیش دوور ئەکەویتەوە گۆشە گیرە بێستەکەی ژیان ئەو تامەی نییە نەخێر وەکو توازەمەوە تەماشا وەڵای وەکو جەستێکی بێگیان وایە ئەگەر تۆ لە خەڵک دابڕی ئینسان هەر بە خەڵکەوە ئەژی خۆ دەزانی هەر لە خەڵکیشەوە فێری شت ئەبێت ئێمە وا دروست بووین هەر لە ژیانمانە قەدیمە هەروە بوو هاوماڵی یەک بووین و بەیەکەوە ژیاین و شەوانە لە ماڵی یەکتری بووین و هەسە کاسە دراوسێتی هەبوو و کەس بێ کەس نەجیاوە و ڕۆحی هاوکاریتیا بوو مەسەنەن خەڵک وای کردووەکەوا کەسایەتێ بۆ خۆی دروستکە لە ژیانیا بتوانێت سەنگ و سێبەری خۆی هەبێ و سایی خۆی هەبێت بەڵێ جا تۆ لە دوکانێکی کە لە دوکانێک لە بوارێکە ئیشەکەی کە بوارێکە پەیوەندی بە خواردن و بە بۆن و بەرامە و ئەوانەوە چتە دوکانەکەوار بۆن و بەرامی خۆش لێ بەسەرتا ئیشەکەش ئیشێکی خۆشە بێگومان وایە لەگەڵ کۆمەڵی کەسایی کە هەمووی خەڵکانێکی بڵین کۆمەڵایەتین خەڵکانێکن دڵیان بە بەهارات خۆشەگەر ماڵ بەهاراتی تیانە بێ وابزانم بۆنی بەهاراتی لێنێت کێشیشی تیا لێ ناندرێت ڕاست لەبەرەوە ئێستا زۆر ماڵن چێشتیان تا لێ ناندرێت ئەوی وە بە دیلیڤەری و بەداخەوە ئەم دیلیڤەری و بەزم ڕەزمە هەیە و ئیتر خۆ ئەوانیش فاسفوتەکان دەوری خۆی بینێ بەهۆی تەمەڵی بەعزێک کەس هەمووی وانە بێگومان توێستا چێژ لێنانیش زۆر ئاسان یعنی ئاسان بووە بە حکمی ئەوەی کە لە یوتیوبا بۆ نمونە لە ئەم پلتفۆرمە کۆمەڵاتیانە ئەم منەی ڤیدۆتیا ینی تۆ هەر شتێکت بوێت توانی دروستی کەیتەوە ئیتر بەس بەهاراتەکە ناتوانانی دەستی لێ بەرێنەوە چکە ئیتر تام و بۆنەکەمی بەوە وڵایەتر دەرمانی کارەکە ئەوەیە بەڵێ دەمێکە ئەو ئیشاکەی مامۆستا وڵات تقریبان لە 84ەوە خەریکی ئەو ئیشەم لەوە پێشی شەر تێبینیم هەبوو چونکە من لە ناو بازاڕا بووم پەیوەندیم هەبوو لەگەڵ هەموو کەسەکانە لەگەڵ هاومیهنەکانە لەگەڵ خەڵکانێکی ترا ئیتر شتێکی لێوە فێر بووین ڕاستە فەرمی حەزەکەم بگەڕێنەوە بۆ کەمێک بۆ مناڵی و ئەوانت تۆ هەر خەڵکی سلێمانی تو لە مەڵکەنی لەدایک بووی وایە بەڵێ من خەڵکی سلێمانیم لە کارێزی ئەحمەد زەنگەنە کە سەر بە مەڵکەنیە بەڵێ پشتی سەرای سلێمانی ئێستاکە بەڵێ لەوێ لەدایک لە مناڵەیە چی لە کێوە ئاوا بڵین بیرت ماوە شتت بیر ماوە هی مناڵی و ئەوانە ئەو دۆخی کەتیا لەدایک بووی
بەڵێ چی هەبوو چی نەبوو دۆخێکی کۆمەڵایەتی هەمومان پەیوەندون بەیەکەوە یەکترمان بەسەرە کردەوە مرۆڤیش هەر لە مناڵیەوە ئەتوانێت بەهرەی خۆی بدۆزێتەوە منانە جار ئەوم لە خۆمە ئەبینی کە لاسایی بکەمەوە هەنێ جالیانشم لەسەر خواردووە کە وتیانە بۆچی لاسایی فڵانەکەیتەوە بۆچی واقعی هوەری نواندنیش خۆی لە لاساییکردنەوە هەبێتەوە ئیتر ڕێچەی خۆم سیرم کردووە کەوا مەسەنەن گوێیەکی مۆسیقیم هەبێ یا شتێکم هەبێ بتوانم لەگەڵ ڕیتمی ژیانە هەڵکەم پەیڕەوی کەم ڕێشکەکە بگرم ئەوەی کرده بێتم یعنی لە خۆما شتێکم شەک بردبێ هەر لە خۆمان نەمێشۆتەوە هەڵم ماوە پەخشیکەم بۆ بەڵێ لە سەردەمی ئێوەیە مەکتەب و خوێندن و ئەوانە چۆن بوو ئەچیتە کوێت ینی چۆن لە سەردەمی ئێمە مەکتەب ئەوە بوو یعنی ئەوە مناڵ بووین یانود لە مەکتەب نقوڵتانێنی واتان دیەکەن وەکتەب وا خۆشە و هانیان یان و ئەچینە مەکتەب ئیتر زۆر سادە و ساکار بوو خەڵک ئەگەر مەکتەب نەبووایە ئێمەش ناگەچینەوە ئاستە خوێندەواری پەروەردە کارێکی زۆر کاریگەر بوو لەسەر ئێمە باوکان دایکان حەزیان نەکرد مناڵەکانیان بچنە مەکتەب بەرهەمیان هەبێ ببن بە کەسێکی خزمەت گوزار لە پاشە ڕۆژە جا هەموو جارێ مامەساکانیش نەک هەر لە قوتابخانە بەڵکو دوامان نەکەوتن ڕێزم هەیە لە ناو بازار و کوچە و کۆڵانەکانی تا چاودێریان نەکردین مامۆستای ئەو سەردەمە ڕێزم هەیە بە مامۆستایانی ئێستش ئیتر ئەو وەختە ئاوا بوو ڕاستە فەرمی بەڕێزان خۆشەویستان بۆ ئەوانەی کە گوێمان لێگرن تەنیا بەدەنگ پۆدکاستێم جارەمان بە میوانداری مامۆسای خۆشەویست مامۆسا عومەری کەریم ئاغایە بابەتەکەمان تقریبا بابەتێکی محەددمان نییە قسە لەسەر ژیان و هونەر و پێکەنین و نووسین و ناخۆشی ئیتر هەموو شتێک باسەکەی مامۆسا جان دێمە لای جەنابەت لە سەردەمی ئێوەیە تۆ ئەوە لە ئەو کاتێک کە بیری دەیتە لە دوای مناڵێەوە تەلەڤیزۆن هاتبوو نەهاتبوو لە کۆ هونەر و شتان ئەبینی ینی چۆن ینی لە شارێکی وەکو سلێمانیە کاری هونەری چی هەبوو لە کۆ ئەتان بینی حەزەکەم ئەو مامە باس بەڕاستی تەلەڤیزۆن و شتیوان نەبوو هێشتا نەهات والله رادیۆش هەبوو رادیۆکە پاتریکی گەورەی بەدوا بوو دوو لە ڕووی جەنابان و بیناران و بیسەران پیانەوە کەروجاش ئەمڕا لە رادیۆ گەورە بەڵێ هەر ماڵێ ئەو رادیۆی هەبووە ئەوانی تریش کەس و کار و دراوسەکان ئەچون لەو ماڵاکۆ ئەبوون هەموو ماڵێک نەیبوو بەڵێ خەڵکانێکی وا هەبوون ڕێزم زۆر هینیان ناکرد ئەنود ئەو زەلامە چۆن لەم رادیۆ جێی بۆ تا خەڵکانی وحسابێن بۆکردن خەڵک ئەوڵەر ڕۆشنبیر نەبوو بەداخەوە بەڵام ئێستا وای لێ هاتووە هەموو شتێک ئێوە هەتان بۆ رادیۆتان هەبوو لە ماڵەوە نەوەڵا ئێمە نەمان بوون لە ماڵێکی دراوسێمان هەبوو ئەوێ هەر خزم و کەس و کار بوو ئەچون بۆ ماڵە هاتو چۆمانە کرد و گۆمان لە رادیۆ ئەو کاتە رادیۆی کوردی هەبوو هیچ نەوەڵا نەبوو بە رادیۆ عەرەبی وانە بەڵێ دوایی وردە رادیۆ دێ و ئەوە رادیۆ هاتو ئەی جگە لە رادیۆ ینی شان و قەوان هەبوو قەوانیش هەبوو بەڵێ ئەی شان و ئەوانە هیچ هین نەبوو ینی تۆ لە مناڵیە لە پەنجاکانە ئێمە شت ئەبوو هەنێ شت ڕووی ئەیە حوشەیەکە بوو ئێمە هەر لە گەڕەکەکەی ئێمە ئەو لەو چەند جارێ باسی ئێمەم کردو حوشەی ماڵی باجعەتیان پێوت سەکۆیەکە بوو لەسەر ئەو سەکۆیە هەندێ جار نمای شوشتیوە ئەکرا بەڕێز خوا لێ خۆش بوو قایار برسی یەکێ بوو لەوانەکە هەڵەسا بە چیرۆک دروستکردن و شانۆ دروستکردن و ئەوە شتێکی سادە و ساکات پەردەلایەن و ئەوانە من ئەو بەهرێم لە خۆما شک برکە چم یارمەتیان بەمیتر لە پەردەدانانە بێ لە ڕاکێشانە بێ لە شتێک لە شتەکانە بێکەوە ئەو کارە بەڕێوە بەرێت و دەوری خۆم هەبێ هەر لە پەنجاکانە من ئەو مامۆستا ئەی سەبارەت بە یعنی ئیتر ئەو تافی مناڵی و وردە نەوجەوانی و ئەوانە ینی شوێنی یاریکردنتان چیتانە کرد ئەچوونە کوێ ینی شتێکی دیاریکرا هەبوو بیکەن لەو کاتە یاریکردنەکانمان هەر لە ناو کوچە کۆڵانەکان هەبوو کۆمەڵ یاری هەبوو لە سەردەما نازام جەنابزانەدا هەلوکێن و مزراحێن و گۆڵگۆڵێن و هەڵماتێن و مزراحێنەوە بازمان ئیتر چاڵە قەیسی و نازان ماڵە باژێنەوە هەڵماقۆ و یاری کچەکان هەموو فریوە بەڵ مامۆستا لەم ڕۆژانە ئاشەبەتە نورەش عەفو ئاشەبەتە نورە بەڵ لەم ڕۆژانە لەگەڵ مامۆسایەکە قسەمە کرد باسیەوەمە کرد کە ئێمە لە مناڵیە
یاریەکان خۆمان فێریانە بووین زۆریکان خۆمان دروستمان سا بۆ من هەلوکێنە بۆە دارەکە و بۆ تەرکیبکرا دروستکردا هەڵماتێنە بۆە کەلاکە دروستکردا بەردێکە بێنەدا تاشێ هەڵماتیشە هەبوو بەردەکە بە تایبەتی ترە بوو کە خۆمان دروستمان بەڵێ ینی حتا ئەوەی کە بە سەرە سۆدە دروستمانە کرد نازم لە سەردەمی ئێوە هەبوو یان نا ئاوی بە سەری بیپسی ئەوانە دروستەکرا تایەمان بۆ دروستەکە سیارێ بوو لێ خوڕا ئەوانە تۆزێ لەوانێت توکە دواتر بیپسی و ئەمانە درێوان لە سەردەمی ئەوانە بوو بێ مەبەستمەوەیە کە مناڵ لەو سەردەمە ئەبووە زۆر توانایی جەستەیی هەبووە بۆ ئەوەی کە ئەبووە هین کەیت ئێستا بۆن من ئایپادێکی بەدەستەوە یاریەکان هەمووی ئەلکترۆنی بەس ئەو سەردەمە بەدەست و خۆ دروستە کرد ئێستا خەڵک سەر ڕاستە جوڵەی کەمە بەڵێ خۆیان بە جوڵەوە جوانە جوڵەی ئینسان والیەکە کە ئیشەڵا تووشی نەخۆشی نەبی تووشی بێزاری نەبی ئەگەر ئینسان لە جوڵە بکەوێ ینی سستە بێ و پستە بێ و دووربا تووشی ئەنواع ئۆشکار نەخۆشی ئەبێت ئەبێ ئێمە خۆمانێکی یەکێ لەوانەی کەوا پێویستە هەموو مرۆڤێک بهێبە پەیڕەوی وەرزش بکە وەرزش بۆ هەموو کەسێک ئەنجا وەرزش هەر لە جوڵەیەکەوە دروستە بێ ئەگەر ئینسان جەسەی تەمەڵ بێ و لاواز بێ نەخۆشیەکان بەفەری پێ ئەبا ڕاست ئەوی ساوەکاری ئەو نەخۆشیانە ژۆک و بازەکرێ بەشی دانیشتنە و سڕبوونە و سستبوونە و ئەم دانیشتنی خۆتانەی زان بەڵێ ئێساڵێ ئەوەی کە زۆر بە دیار تەلەڤیزۆن و دانیشە تەمەنی کورتە بێ وای توێژینەوە هەیە جوام ساڵ لەمە شاخەتای ئەوی تێ ئەو جاریوە بەوەی ئەم بەرنامی بەرنامە ئەمانە منە بە دیار تەلەڤیزۆن و داتانیشانی نەخۆشتا قستی آخر ئەوە کاتێکی بۆ دیاری دوای بێ کۆنتڕۆڵ 45 خەلە پۆلێکا دانیشتی گوێ لە مامۆستا ڕاستە بەڵام هەر داژنیشتووی تۆ کاچی بۆ دوکان ئێستا بە سیارە ڕۆیا بە پێڕۆی هەر بە پێڕۆ ماڵ لەکوێ ماڵم ئەمەتە لای پارکی دایک زۆر خۆشە بە ناو بازارە ڕۆی خوارەوە بە پێشەگەڕێمەوە نیعمەتێکی گەورەیە بەڕاستە ئەی مامۆستا سەبارەت بە ئەوە باسی رادیۆمان کرد کە تەلەڤیزۆن هات بیرتێکم جار کە تەلەڤیزۆنتان مارکەکەی پای بوو پیانە پای بەڵێ ئەوش شتێکی شاز بوو کە مرۆڤەکان دەرەکەوتن لە ناو شاشەکە بەڵێ خەڵک پێی سەیر و ئەم پیاوە دانیشتۆ ئیخبارە خوێنێتەوە شتە خوێنێتەوە یاخود گۆرانی ئەو ترێ پێداویستەکانی تەلەڤیزۆن ڕاست تۆ بیری دێکە یەکەم تەلەڤیزۆنتان هێنایە ماڵەوە بیرنە بەخوا بێزە بە نازانم بیرنە ئەی بەزمی خۆش لەسەروان زۆر شتە گێڕێتەوە لەسەر ئەوەی کە تەلەڤیزۆن زۆر خەڵک لی ترساوە کەسەکە بێتە دەرەوە چوزام کە تیمساحەیە درندێکی پیشان ناوە لێرەك باسی کردوتی ڕۆژێک تەلەڤیزۆن یەکەم جار بوو هێنابێنە ماڵەوە خەڵکی دراوسێ کۆبنەوە دیتر طبعا سەیری شیانە کرد سیاری پیشانەوە ئەوانەوە لە پڕا شێرە دەرکە و لاگ لە ژوورەکە هەمی ڕان کردە دەرەوە نەزانی شێرەکە بەزمیوە و توش بوو بێنە ئەڵێ قسە هێنێ مامەساجان بەڵێ ئەیکە لەو ماڵانە تەلەڤیزۆنیان هێنابوو مەش توین بە میوانی ئەوە دەوری تەلەڤیزۆنەکەمان ناو دانیشتە بووین ئەوە ئینسان هەنێجار کە پیاز بخوایە سیر بخوایە تور بخوا ئەم شتانە بخوا بێزاری ئەم دەوروبەرەکەیەکە بەڵێوە ئمە دانیشتە بووین خاوەن ماڵەکە ئینەکەی بەدەستە بوو کۆنتڕۆلی تەلەڤیزۆنەکە قەنات بە قەنادەی گۆڕ ئەوانە منشکردم بە سەبەت خوابی خرەسەر هەموو قەناتەکان بەس قەناتی تورەکە نەبێ قەرقێنەیە بیتەوەمان دەزات مامۆستاجان ئەی سەبارەت بە ئەو کاتێک کە ئیتر وردە هۆڵەکانی شانۆ لە سلێمانیا دروست دەکرێن نمایشی شانۆی زۆرە بن تۆ لەو کاتەیە چی تەکر ئەم نمایشانت ئەبینی نەتەبینی کۆنترین هۆڵ تقریبان ئەوکو بیرۆکەی من و ژیانی من بێ لە مێژووی منە هۆڵی سانەوی سلێمانی بەڵێ لە شتەکرا زۆر لە چوارباخ بەڵێ زۆر باز لەو هۆڵاکرێ وەکو یەکەم تۆ وەکو یەکەم هۆڵ بیردێ بۆ نمای شوشتووە چویتە ئەوێ مەخۆم بەڵێ نمایشم تیا کردو بەڵێ نەمە بەستم یەکەم جار بۆ بینین و ئەوانە پێشەوەی کە لە بواری هونەریاییشتیاکرا شی نیشتیمانی تیاکرا شەوی کۆتایی تیاکرا کە چوار شەهیدەکە چوار ئەفسەرەکە بە چوار ئەفسەرەکە تیاکرا بە بیرم بەڵێ مامۆسا وەکو بازەکرێت تقریبەن لە دەوروبەری کۆتاییەکانی یا سەرەتای هەفتاکانە تاوەکو کۆتایی هەشتاکانیش ئەوە بە سەردەمی زێڕینی هیشانۆی کوردیدان بەڵێ لە پێش ئەوە شەر کرا بوو لە 50 مامەسای گەورە
مامەسا ڕەفیق چالاک دەوریتیان بەڵێ ڕاست بەڵێ بەسم ئیتر لە حەفتاکان بە تایبەتی لەگەڵ ڕێکەوتنی هی ئازار و ئەوانە ئیتر زۆر گەشت شارەتی پیا لە تقریبا لە 69 ئیتر هات عەسری جەرینان پێ ئەو بەڵێ تیپی مۆسیقای سلێمانی کە هەردووکان پێکەوە مۆسیقا و شانۆ بەیەکەوە بوون دوایە کۆمەڵی هونەر و وێژەی کوردی هاتە ئاراوە بەڵێ دوای تیپی پێشڕۆی شانۆی کوردی پێشڕۆی شانۆی کوردی ئیتر تیپی سالار فلان فچار ئامانە هەمووی دروست بوون لە دوایەوە وەکو باز دەکرێ کە کەم ڕۆژە بوو لە سلێمانیە نمایشی شانۆ ئەوانە بەڵێ خەڵک زۆر ئشتیاقی هەبوو خۆ حەزیان بەبینینە کرد باوەڕە فەرمووی جاریوا هەبوو بیتاقە ئەبرا مەسەن بۆ دووسبەی بەرناکەو کە ئەم ئەنە دووسبەی بەردەکەوێت بتاقە ئەوە خەڵک ئەوە پەرۆژ بۆ بینینی شان و شانۆ ئەبووە پشی لە شوێنێک پێش شانۆکە بیتاقینێکەوە بلیتەکە تیکتەکە بەبڕیتوەوە ئێستا بەداخۆ پێچەوانەیە ئەو کارێ خەڵک ئەوە پەرۆشی ئەو شتانە نییە لەبەرەوەی تەکنۆلۆژیاوای کردو هەموو شتێ لەبەردەستایە و هی نەکردووە ڕاست مامۆستا من یەکێک منوانی زۆر حەزم لە شانۆی چکە ئێشتا نەوجوانیە ڕەنگە مناڵ لە بینی مناڵی نەوجوانیە بووم هاتمە دەرەوە بۆ بینینی شانۆ ئەوانە لەگەڵ من بڵین لە 1970 تا یەکەم شانۆیم بینی وایانی ئەو کاتە تەمەنم 7 ساڵ بۆ ئەنی مامم هاتن سەیری شانۆ هەموو کەسێک سەیری شانۆی ئەکرد یعنی ئێمە بڵێ خەڵکی لە عایلەی زۆر خوێنەوار و ڕووناکبیر و ئەوانەش نەبوون بەڵام یعنی بلیتیان بڕی ڕۆشتین سەیری شانۆمان کرد ینی حەزێکی زۆر تایبەتیم بۆ شانۆ هەیە بەڕاستی شانۆ شتێکە نە سینەما جێگای ئەگرێتەوە نە ینی فیلم و ئەوانە جێگای ناگرێتەوە شانۆ خۆی هونەرێکی تایبەتە بەڵێ مامەساجان داوای لێ بردنەکەم خۆی شانۆ ئەڵێ کولێرەیەک و شانۆیەکم بەرێ میلەتێکی ڕۆشن بیرە دەیەمێ شانۆ هەموو مرۆڤێ خۆ گیان شانۆیە کە من تۆ قسە ئەکەین ئێمە ئەکتەرین ئەو خەڵکە هەمووی ئەکتەرە لای من زۆر ڕاست بەڕاستی ینی بەڵام ئەتوانی خۆتی تیا بنوێنی سەنگ و سێبەری خۆت تیا دروستکەی ژیان بەگشتی شانۆی بەڵێ وایە چۆن ڕەفتارەکەی چۆن خۆت ئەنوێنی جیاوازی شانۆ لەگەڵ هینە مامۆسا شانۆ لەگەڵ سینەمایە لەوایە کە تۆ شانۆ بە زیندوی کەسەکە ئەبینی بەریەکەوی دیوار نییە لە بەینتانە لەگەڵ خەڵکەکانە چۆن قسە ئەەکەی بەڕاستی ینی من واشی ئەبینم هەموو خەڵکەکە ئەبێ بە چاودێر بۆ تۆش ئەبێ زۆر باوەڕێ بەخۆ هەبێ بتوانیکەوە بەرەنگاری ئەو کەسانە بیتەوە نمایشەکە بە جوانی بەڕێک و پێکی ئەدا بکەیت لە شانۆیات مەجای ینی تۆ لەسەر ستەیجەکەی لەسەر سێنەی هی شانۆکەی نابێ غەڵەتکەی لە بەروی مەجای هەڵکردنی بەس لە بەردەم کامێرە تا ئەندازێکە توانی دووبارە شتێکم ببورە مامەساجان ئەڵێم ئینسان کە ڕۆڵ ئەبینێ وەکو وای لەگەڵ شێرا زۆران بازی بکە خۆ ئەزانی دەرەقەتی شێرەکە نایی بەڵام نابێ بێڵی بخوا من وا بیرەکەم هونەر ئەدەب هەمووی شتێکی گرانە ڕاستە بەڕێزان خۆشەویستان بۆوانی کە بەتەنیا بەدەنگ گویان لێمانە دووبارەکەمەوە پۆدکاستەکەمان بە میوانداری مامۆسای خۆشەویست عومەری کەریم ئاغا و بابەتەکەشمان بابەتێکی تێکەڵە لە هونەر و ژیانی کۆمەڵاتی و ئەمانە مامۆساجان سەبارەت بە چوونت بۆ ناو هونەر ئایا لە ڕێگەی خوێندنەوە ڕۆیشتی یاخود ئیتر هەر ئەو بەهرەیە کە لە مناڵیە باست کرد کە توانای لاساییکردنەوەی ئەوانی دیکەتە بۆ ئەمە کێشی کردی بۆ تیپێکی هونەری و لێوە داخل بووی حەزەکەم چیرۆکی هی داخلبوونت بە دنیای نواندن شان و درامای تەلەڤیزۆنی ئەوانە بزانی وەکو ئاماژەم پێیا خۆم هەر لە سەرەتاوە ئەو بەهرێم لە خۆمە عادی وەکو باسم کرد هونەری لاساییکردنەوە خۆی نواندنیش بەشێکی لاساییکردنەوە بەشێکی گەورەیە لە نواندنە بەڕێستان نەزانن هەوڵی ئەوەشم ماکەوە بچمە ئەکادیمی ئەوانە بەڵامی تر بارودۆخەکە وابوو کەسێکیان وەرەگر یەک کەسیان وەرەگر مەسەن ئەو وەختێک کە من ئامادەیم تەواو کرد بەڵام ئەو لەو کاتە زانکۆی سلێمانی دامەزرا 68 وتیان مەچۆ بۆ کولیەوەوانە زانکۆکە با زانکۆکە دروستکەین هەر کەسە چونکە لە سەرەتایی دروستبوونیا بوو ئێمەش حەزمانە کرد ئەو کارە بکەین لە زانکۆ مانکەن بە هەر کارمەندێک پێی رازی بین و بۆ ئەوەی شتەکە دروست بێ ئەجا خۆتان نەزان زانکۆ بەڵبەتی ڕۆشن بی تایبەتیژەکەم زانکۆی کوردی و پێڵەن زانکۆی دایە و لە سلێمانی و لە سلێمانی ئەوڵام ئەو کاتشکەوە لە زانکۆ من 23 68 من لە زانکۆی سلێمانیدا بە کارمەند بەڵێ واتانە ئین ئامادەی تاوکردن ئامادەیم تاوکە بەشی وێژەیم تەواو وێژەی زانکۆت نەخوێن
زانکۆ نەخێن یەکسەر بە کارمەندا مزرایی جا ئەو کاتەش زانکۆ دوور لە ئێستای یعنی دوور لە ئێستای پڕ بوو لە ئیشی هوەری پێم وابێ جەنابتی لێبوو مامۆستا ئیبراهیم ئەمین باڵداری لێبوو مامۆستا ئەنوەر خەرداغی لێبوو یەک دنیا ئیشی هوەری مامۆستا ئەحمەد سالار مامۆستا سمکۆ عەزیزی لێبوو مامۆستا سمکۆ تیپێکی زانکۆش دروست کرا من بووم بە ئەندام تایە ئیتر لەوەشە هەر شتی کەمان کرد بەڵێ لەوێ تۆ چێت بیرە لە ئەو مامۆستا گەورانە مامۆستا ئیبراهیم باڵدار زەم لە بیدایەتە دێتەوە لەوێ هیچ ئەدبینی کۆلێژی ئاداب مامۆستات ئەبینی بەڵێ ئەمدی بەڵێ کەسێتێکی زۆر خۆشەویستە مامۆستا ئیبراهیم باڵدار هیچی ئاوا بەرکەوتنی تایبەتە بۆ لەگەڵیایە هەر لە دوورەوە بەرکەوتنی تایبەتم نەبوو بەڵام لە دوورەوە چۆن لە نزیکەوە هەر زانیمە مامۆستا هیوا قەدرزان و بەڕێزە کارێکی زۆر گەورەی کردو ئەلفبەی کوردی ئەو ڕاستە وەکو باز دەکەن پیاوێکی قۆڵەگەت چوارشانە بوو بەڵێ ڕاستە فەرمی ئەوتی ئەوەی کە لە زانکۆ داتان مزر ئەوەی هینی هوەریە ناوێکی هەبوو یا هەر زانکۆی سلێمانی مۆسیقاش و شانۆش مۆسیقاش هەبوو شانۆش واتە تۆ لێوە داغڵی ئیشی هوەری بووی نەخێر من هەر لە 64ەوە کاری خۆم کردووە چەسپاندووە چەند جار ئاماژەشم پیاوە بەڵام بەهۆی تەجیلێکەوە لە پێشا بە سەوت بە دەنگ جاریم کردووە چەند جارێکی ژوتومە لە چیرۆکی ئافرەت و نوشتا هی پارێزەری بەڕێز خوا لێ خۆش بوو کامیل ژیر بوو دەورمانتیا دیوە لە 69 نەماوە ئەوەکو دەنگ نەخێر نەماوە ئەو بۆ رادیۆ بوو یا بۆ رادیۆ بۆ درامای رادیۆی ئەوانە بوو بەڵێ لە 69 چوومەتە سەر شانۆ لە زانکۆی سلێمانی بەهۆی ساڵی خوێندنەوە لەوێ سرودی نەورۆزم چڕیوە و تیپی مۆسیقا بە دوامەوەی و ئیتر ئەنی گۆرانیش ئەوم هینە ئەویان بۆ من تازەی ڕاستەکەی چکۆ من هەر زیاتر نوانەکانتم بینەوە ڕاستەکەی کەمتر ئاگام لە ژیانەوە پێویستە بەیەکەوە مامۆستا ڕاستە فەرمی گۆرانی مۆسیقا شانۆ ئەمە هەمووی ئالوودە یەکن ڕاست بەبەیەکتەوە نابن شانۆ مۆسیقاشی لەگەڵە هەنێ وەکو باسەکرایانی زانکۆی سلێمانی لە جەرگەی کڵپەسەندنی شۆڕش و بزاوی ڕزگاری خوارزی هی کورد لە باشووری کوردستانە ینی هینە بێ وەکو بازەکرێ زانکۆی سلێمانی زۆر 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 پڕ لە ژیان و جوڵە و ئیتر ئاراستی جیاوازی تیا بوو ئەمە نەتەوە پەروەرەکانن ئەمە چەپەکانن تۆ تێکەڵی ئەوە بووی وانە وەڵام تر ئەزان چۆن لە ڕووی سیاسیەوە نەچوومەتە ناو سیاسەتەکانەوە ڕێزم هەیە بۆ هەموو بیر و باوەڕەکان لە 64ەوە من نەچوومەتە ناو سیاسەتەوە تەمانەش کاریگەری حەزت لێی نەبوو یا ئەو ململانەی شتم پێ ناخۆشە دژایەتی یەکترم پێ ناخۆشە ئێستا شەربیر لەوەکەمەوە ڕۆژێ لە ڕۆژان ئێمە ئەوەنە یەک بین هەرچی ئازارەکانە بیسڕینەوە کورد وای لێ هاتووە باوەڕی بەخۆی کەم بێتەوە جێی داخە زۆر ڕاست ئینسان لە جەسەی خۆیە دائیمە حساب بۆ سەرەکە ئەگەر سەر ڕێک بێ مێشک ڕێک بێ جەسە تەسلیمە بێت ئێمە حەزەکەین سەرەکانمان ڕێک بن بۆ ئەوەی ئاسو دەبین بۆ ئەوەی هەرچی لە بارمانە و لە هەزرمان نایە شتێک هەبوو وەختی خۆی دروشمێک هەبوو لە سیاسەتە ڕێزم هەیە ئەو وەختە زیاتر پارتی و شوعی هەبوو اینجا دروشمی پارتیەکان ئەوە بوو کوردستانیان نەمان بەڵام ئایا ئێستا ئەم خەڵکە ئەڵێ چی زۆر ڕاستە هەر کاتێک یەک بوو بین دەستکەوتی گەورەمان هەبوو و دوژمنەکان پێمان نەوێران و سەرباریەوەی کە زۆر بەهێز بەس ئەو کاتەی کە ناکۆک بووین ئەگەر دوژمەکەشمان زۆر زەعیف بوو ئێستا بەعەس چەند بەهێز بوو پێمان ناوێرە بەس ئێستا حکومەتی عێراقی زۆر زەعیفیشە کەچی زۆر بە ئاسانی پێمان نەوێرە زەفەرمان پێ لەبەرەوەی ناکۆکی ئەو دابەشبوونەی ئەو شەستانن ناحەقت من ناحەقت ناگرم بەڕاستی ئەگەر تااقەتی سیاست نەما بێ لەبەر کە سیاست ئەبێ بە زەرەدان لە کۆمەڵگەوە ئەبێ بە ململانێ ئەوانە لە ناوخۆ یەک میلەتە ئەکا یەک زمانی هەیە یەک ڕەگەزی هەیە یەک نەژادی هەیە زۆر ناخۆشە بێ خۆی وایە من ڕێزم هەیە ئەگەر تەزبیح ئیمامێکی هەبێ خۆ ناتوانانی تۆ دوو ئیمامی بەڵڕاست ئەگەر ئیمامەکە باش نەبێت دەنکەکانیشی پەرتەوازە ئەبن و هەر دەنکەی بەلایەکە زۆر ڕاست
مەبەستم زیاتر لەوەی کە لە زانکۆی سلێمانیە ئاگاداری جوڵەکە بووی نەک ئەوەی کە جوڵە سیاسیەکە نەگەوەی کە خۆ بەسینی تیا بووە خۆ دەباسی دنیا هێزی جیاوازی فڵانی فیساری تیا بووە بەڵام حەزم نەکردەوە خۆم بخەمە ئەو داوەوە زیاتر ڕێزم هەیە بیرم نەوە کردوتەوە چۆن خزمەتێکی زیاتر بکەم چۆن قوتابیەکان مەسەن ئیشیان بە من بێ لە بواری خۆما یاخود کارەکەم پیشەکەم چۆن وەکو بە ئیخلاسەوە ئیشی تیا بکەم هەموو مرۆڤێک دەتوانێت لە ژیانی خۆیان ڕۆڵی خزمەتەکە لە ڕێگەی سیاسەتەوەی لە ڕێگەی هونەرەوە کارەوە من ڕێزم هەیە هەموو کەسێک دەتوانێت ئیشی خۆی بە باشی بەرێبەر بێگومان لە سیاسەتیشە خەڵکانێکی زۆرمان هەبووە کە خزمەتی زۆر گەورەی کوردیان کردووە گەر شەهیدەکان ئەگەر پێشمەرگە قارەمانەکان هەندێک لەسەرکردە سیاسی گەورەکانمان لە هەموو لایەنەکان بە ئەم بەر و ئەو بەرەوە نەبوونە بەڕاستی ئێمە ئێستا خاوەنی ئەم ئازادە نابوون بە ئازادی لێرە دانیشتین بە زمانی خۆمان قسە بکەین ڕاست یەکشت لەم ئازادیە ئەبین کە پێم ناڵێن هەوێکە لە هەموو شتێک گرانترە ئەو شتە زۆر من ئەو ڕۆژە خۆم بە ئازازانی ڕێزمێ خۆم بە مرۆڤزانی کەوتیانی ترم بە ڕاپەڕینە و دژمنانمان ناحەزانمان لێرە کران و ئەوە حەزەکەم لەسەر ئەوە یەک قسم بۆ بکەی مامەسا گەنج ئێستا منیش ها لەو تەمەنەیە مناڵ بوو بەڵام هەست بە ترسی بەعس و سەدام من کە سەدامە بینی لەرزم لێ هاو ینی نەوەی ئێستا طبعا سەرزەنشتیان ناکەین وەکو سەرزەنش نابەس هەز بەوە ناکەن ینی تۆ لە سەردەمی خۆیان گۆرەوی ڕەنگێک لە پێ بکردا ئەگیرای ینی بە ناوێک لە بەرابە حەزەکەم باسی تۆ هەردوو هینەکەژە کۆرە دووسێ دۆغژیاوی ینی سەردەمی ملازم سەردەمی سەدام و چۆن بەراوردی پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕینەکەی بەتایبەتی لە ڕووی ئازادیەوە لە ڕووی ئەوەی کە بەهای ئەم ئازادی بزانین کێسە هەمان چی هەیە لە ئازادی بەڕێزتر هەبێ ئەڵێ مرۆڤ بە ئازادی لە دایگە بێ با بە ئازادیش بژی بەڵام ئێمە هیچ ئازادیەکمان نەبوو خۆشتان نەزان مامەساجان هەڵوێست لە ژێر هەوری ڕەشا جوانە ئێستا جادەکەی پانە و نازانین چی بکەین مامەسا من بۆ زۆرێک لە گەنجەکان ئەوانەی کە لە دوای ڕاپەڕین لە دایک بوون باسی ئەو کەمەڵم کە لە پێش ڕاپەڕینە پێش ڕاپەڕینی مەزنی 1990 کەسێک کە ئەچوە دەرەوە بە تەمای گەڕانەوە نەبوو بۆ ماڵەوە ئاتۆ ئەو هەستەتە بوو یاوانە بەڵێ چۆن هەرۆڵا هەر نەمانەزانی ینی هەستمان ببوونی خۆمان ناکرد بەڵام یەکێتی و بەتەنگەوە هاتن و پەیوەست بوون بە یەکەوە زیاتر بوو ڕاست هاوکاری زیاتر بوو لەبەرەوەی دوژمنێکمان هەبوو دژمنی هەمووان بوو ئیتر ئەوەش وای کرده بوو کە مرۆڤەکان هەنێجار بەس مامۆستا ئێستاش ئەوانەی کە پیان وایە دوژمنمان نیە لەوە هەمان چکۆ بەڕاستی یەک دوژمنمان هەیە ئێستاش ئەو هەموو دوژمنانە یەکیان خستەیە کەچی بەداخەوە زۆر ناکۆکی من ئێمە و پەندەمان ئافومان کەن ئەو پەندەمان بە درۆ خستەوە کاڵێ سوارتان نەگلێ نابێ بە سوار ئەوە چین ئێمە ئەگلین ئەی کێ ئەبین بە سوار بە تایبەتی لە ناکۆکی و خۆخۆریە فێرنابی کەچەند زەرمان ینی ئێمە دایمە لە بارودۆخێکان کە ناحەزان و لە ناو خۆشمانە ئەتوانن کاری خراپ بکەن بەڵام ئێمە ئەبێ بربەست بین لەو کەسانەی لەو شوێنانەی کە ئەتوانن زەفەرمان پێبەرن ئەبێ دژایەتی ئەوە بکەین هەموو خۆمان ڕێک بخەین یەک دەنگ بین یەک سەنگ بین یەک هەڵوێز بین وەکو لەم ئاخریا کە ئەو شەڕ و یاخۆ دەزان بەهۆی ڕۆژ ئاوا و ئەم خەڵکە هەمووی هاتە سەرجادەوەوانە بەڕاستی هەستە بەوە ئاکرد کەشتیت هەستە بەوە کرد خاوەنی خاکی خاوەنی خۆتی خاوەنی ملەتێکی ئەمێ هەموو کورد ئیشەڵا یەک بێت بۆ ئەوی ئێمە ئەو ڕۆژە ببینین کە بڵێن ئەمە کوردستانە و ئەمەش مرۆڤە جوانەکانی زۆری پێنەچوو خەریکە تێکینەوە خەریکەتێک بۆ بە ڕۆژەڵاتی ژواماش بوونە بۆ باکوور بە هەمان بەشەکان چۆمی بەشێکە لە پارچێکە لە جەرگی ئەگەر ئینسان لە لەشیا شوێنێکی چووکیشی بێژێ هەموو جەسەیژە بەدڵنیایە مامەسا ئەگەر سەبارەت بە ئەوانی کە کاریگەریان لەسەر هەبوو تۆ خۆت زۆر بە قەرزاریان نەزانی بۆی کە لە دنیای هونەرە هەم یارمەتیان ناوی هەم پشتیان گرتووی هەم پەریان بە هونەرەکە بە تواناکان و بە بەهرەداوە ینی کێ زۆر خۆت بە قەرزاریە زانی وەڵا ئەو کەسانێک کە هاوکارم بوون و لەگەڵمان نواندنیان کردووە بەڕاستی ینی ئەگەر نای هەنێکیان بێنم ناوی کەسیان نایە بەڵام وەکو بڵێ لەگەڵ ما بوون بەڵێ وەکو قوتابیش کە قوتابین پێکەوە لەگەڵ مامەسا ئەحمەد سالار بوو لەگەڵ مامەسا عوسمان شێوار بووە لەگەڵ مستەفا ئەحمەد بووە
ئیتر لەگەڵ ئەمانە هەمووکو دەرهێنەر وەکو ئەوانی کە ڕۆڵە بەس مامۆستا حەزەکەم حەز ناکەم ینی ناوهێنان کێشەنی ئەوەی کە بیرمان چووە داوای لێبوردنی دەکەین بەڵام مامۆستا عوسمان چێوار ئەتوانین بڵێین مانگێکە بە ئاسمانی هی هونەریهی کوردیەوە سەرهاری هەموو مامۆسانی کە باسی کرد کە هەمویان بێگومان ڕۆڵی گەورانەوە مامۆستا عوسمان چێوار یعنی من خۆشبەختانە بینەری دوو شانۆیی بووم کە کراوە لە دوای ڕاپەڕین کردنی ینی بەس هەستمان بەو وزە گەورەی ئەم مامۆسای ئەکرد لە خۆشویستنی کووردا جاوەکو جەنابیشت لە سیاسیەکانە زۆر گلەی لە سیاسیەکانە بوو ینی لە ئەحی کوڕنووە زۆر هەست پێکەین کە چۆن ڕەخنە لە سیاسی و لە ناکۆکی ناو سیاسیەکانە گرێ و چەند خۆشەویستی بۆ کوردستان هەیە و ئەوانە لە سەردەمی ئێوشا ئەو خۆشەویستی بۆ کوردستان و بۆ کوردپەروەری ئەوە ینی لەو ڕۆ کاریگەری هەستەکەم زۆر لەسەر ئێوە من لەو سەردەما هونەر هەڵوێست بوو هەڵوێستێکی نیشتیمانی بوو نەتەوەیی بوو ینی کوردایەتی هەموو شتێک خۆی لە شانۆ ئەبینیەوە خۆی لە هونەر ئابینەوە ئینسان ئەتوانێت بە دیکۆمنتی خۆی بچەسبێنە یەکێ لەو دیکۆمنتانە ئەوەیەکەوە هونەرمان بەردەستە کرد بێ لە ڕووی مۆسیقاوە مەسەن مۆسیقای خۆمان ئەو هونەرانەی ئەو پێناسانەی کەەوە میلەتی پێ ئەناسری هەمووی لەو بارودۆخانە خراوەتە سەرشانە و پێشکەش کراوە بەڵام ئێستا بەداخۆ خۆ دەیزانی مامۆساجان شتەکان هەمووی کاڵ و کرج بوونەتەوە زۆر ڕاست جێی داخە بەڵێ مامۆساجان سەبارەت بە ئیشەکانی پێشڕاپەڕین تۆ لە هەم لە شانۆیی و لە دراماشا زۆر بەشداریت کردووە زیاتر تۆ لە ڕێگەی دراماوە ناسرایی بەڵام گومانم نیەوەی کە لە شانۆیی زۆر بەشداریت کردووە ئەو شانۆیانی کە بیرت مابێ یا زۆر لە زاکیرەت و لە یادگێت تا مابێ کامانن کە زۆر خەڵک پێشوازی لێکردون و دەنگانەوەی زۆر باشە بۆ لە ناو خەڵکە وڵا زۆر بۆ هەنێکی بیانی بووە کراوە بە کوردی مەسەن بڵێن لە پیسکەی تەرفیرە لە لۆڤانیایە کە ئەوەینە لە چرایە لە ڕێحانە لە فڵان ینی لە چەخماخا و خۆتان ئەیزانن لە زۆر کارم کردووە بەڵام جێی داخە ئینسان هەنە جارکە چێتە تەمەنەوە بیر و هۆش ڕاستە فەرمی ئەو شان دێ لەو شانۆیانە بڵین وێنەش ئەگیران و ئەکران بە درامای تەلەڤیزۆنی چەخماخە بەو شێوەیە بووانە بەڵێ ئەنجا لە رادیۆشا هەر کارمان کردووە بۆ ڕادیۆی کوردی بەغاش لای خۆشمانەوە بەرنامەی تایبەتمان هەبوو ژیانی ڕۆژانە بەڵێ مامۆستا یەکێک لەو کارانی کە زۆر نەمراوە زۆر بە نەمری دڵنیام نەوە بنەوە ئەمێنێتەوە خولەی چەخماخ سازیا خولەی چەخماخ هەموو سەردەمێکە بێت چەخماخەکانیش لە هەموو بارودۆخێکە هەن ڕاستە خۆتان ئەزان چیرۆکی ئەم شانۆیە چییە وردەکارێکی هەر لە بیدایەتەوە لە دقەکەی و هێنانی دقەکەیەوە دوای پرۆڤۆ حەزەکەم بۆمان کۆمەلگای کوردیە و مەسەنەن ئەوەیە و خەڵکی دوور لە ڕوتان ئەوە چەند مەرای و ڕاییەکە دایمە لەگەڵ قووەتە هەیە ئەگەر قووەتەکە ناڕێکیش بێ لەبەر بەرژەوەندیەکانی خۆی لایانی ئەو ئەگرێت و ڕێچکەی خۆی تێگەیە ڕاستە بەڵام جێی داخە ئێمە ئەبێ ئەو بربەستە بینکەوە ئەوانەی کە بە جۆری لە جۆرەکان ئەیانەوێ خۆیان دەرخەن و لە خزمەتی خەڵکانە بوون تەنها خزمەتی خۆیان بێ ئێمە بێ بەرپەرشدانەوەی ئەو کەسانە بین چەخماخەکانیش لە هەموو بارودۆخەکەوەکو وتم هەن ڕاستە ئێمە ئەبێ تۆزێ ئەو چەخماخانە لە ناو خۆمانە لابەرین و هەموو ببین بەو کەسانەوە لە ئاسی خواسی خەڵکاوی بەڵێ چیرۆکەکەی چۆن بوو هیچ ڕەحمەتی لەم بەینا سمکۆ ناکەم ژیانی شاد بێ ڕۆحی شاد بێ مامۆساکی زۆر گەورە زۆر لە سێبەریشە ناو کەس زۆر کەم خۆی دەرنەخستەوە زۆر گەورە زۆر گەورەی هەبوو لە ڕێخوا ڕۆحی شاد بێ مامۆستا سمکۆ تێکستەکەی ئەو بوو خۆی تێکستەکەی هێنا و کۆی کردنەوە خۆشی بابزانام ئیخراجی خۆشی دەرێنانەکەشی خۆی ئیخراجی نەکۆی بەستەنها لە نووسینەکاری کردەوە ئەو تیپی پێشڕێی شانۆی کوردی بەڵێ ئەو کاری جێبەجێ کرد یەکەم جار بە شانۆ نمایشتان کرد دوای تەسویرکرایە هەر یەکسەر ئامادەتان کرد بۆ ئامادەکرا بۆ تەلەڤیزۆن لە تەلەڤیزۆنی بەغاش تۆمار کراوە بەڵێ لەوێ تۆمارتان کرد بەڵێ لەو شانۆیە لەو درامایە تۆ ڕۆڵێکی کەمت هەیە بەڵێ
لە ئاخیری درامەکە دەرەکەی بەڵام وەکو باسەکرێنی لە زۆر کەسم بیستۆ ئەڵێن ڕەنگە یەکێک بێت لە گرنگترین ساتە وەختەکانی هینواندن لە دراما و لە ئیشی هی هوەری کوردیە چکە بە یعنی هەمووی گرێبەستی ئەو کارە بەڵێ لەو دەرکەوتنایە تایبەتی کە سحری چەخماخەیهی ساختەکە دەرەکەوێ ئەوان بەڵێ مامۆستاجان ئەنجان ئەڵێ ڕۆڵ بە گەورە و چووکی نییە جاری وایە بە هەناسەیەک تۆ ئەتوانی هەستی خۆ دەربڕیت یاخود جێی خۆ بکەیتەوە لە ناو بینەرە لە ناو بیسەرە بەڵێ من وای ئەبینم گوێشم ناوەتەوە دەورەکەم چی بێت دەورەکەم چی نەبێ بەس گوێ ماوەتە ئەوەی کە بتوانم جوان ئەدایکەم جوان پێشکەشی کەم هەنێژار خەڵک بە شتێکی زۆر بچووک سەرنجێکی زۆر گەورە ڕائکێشێ هەنێ جاری شەڕی گەورە و دەوری گەورە ببینێ و دەوری زۆر ببینێ بەڵام لە دڵی خەڵکە لە چاوی خەڵکە زۆر ئەو هینەی نییە جێی داخەیانی نازام ئەو تێبینێ بە ڕێستانەیکەن بێگومان ئەوەی کە من دڵم پێ خۆش بێ چەخماخەی کە لەوانە پاڵتۆ خە دەوری وەساسلێ و دیوە ئەڵێن زۆر باش بەوانە زۆر جوانە درامای لێ خۆش بوو بەداخەوە دکتۆر فاروق ڕەفیق لەسەری نووسی ڕاستە فەرمی سەنگانێکی بۆ کردین ڕاستە فەرمووی ڕۆحی شاد بێویش ئەم دوێنێ گیانی لە دەزایە خوا یادی هەر نەمر بێ و خوای گەورەی ئینشەڵڵا ڕۆحی شادکا و لەگەڵیشما بۆ ئەم چاوپێکەوتنە حەزەکەم ئەوەش بزانن دکتۆر فاروق ڕەفیق ئەکتەریش بوو لە ساڵی 80 لە شانۆگەری راپۆرتە پێکەوە نواندنمان کردووە لەسەر شانۆی سەلاحەدین ڕاستە فەرمووی پەیوەندیتان هەبوو تا ئەم زۆر چەند جار من قسەم لەگەڵا کرد زۆر باسی بەشێک لەو شانۆیانە کرد کە چەند گرنگ بوون کاریگەری کاروانی ڕاستەری نووسین لەسەر ئەوەی من بیرم بێ وتی لەسەر هەبوو نەبووش نووسیم ئەوەی دراماکەی مامسا سعدونی و سوان پێم وابێ کردیان کارکتەری ڕەجەبی بوو ئێمە کە لەگەڵ ئەوە ڕۆڵمان بینی ئەنجا ئەکتەرێکی باش بوو حەزی زۆر لە هونەر و ئەوانە بوو دیار ڕاستە فەرمی خوا ڕۆحی شاد کەسێکی زۆر بەتوانە بوو بەڕاستی جێگەی دیارە و ڕۆحی شاد بێ خوا ڕۆحی شاد بێ سەرخۆشی خۆم بۆ هەموو ئەو کەسانەی کە ناسیوانە بۆ کەس و کارەکەی هیواداریم بەهۆی بەرهەمەکانی و هەر بە زیندوی ئەمێنێتەوە بەدڵنیاییە ئینشەڵڵا تۆشتە من درێژ بی مامۆستاجان حەزم کرد سەبارەت بە لە دوای ڕاپەڕین کە تەلەڤیزۆنی گەلی کوردستان وەکو یەکەم تەلەڤیزۆنی کوردی دامەزرا ئیتر ئێمە لەوێەوە بە دیسانەوە بە ڕوخساری هی خۆشەویست و هی جوانی ئێوە شاد بووینەوە لە بەرنامەی کەشکۆڵ و ئیتر وردە بەرنامەکانی دیکە ئەو بفکری بەرنامی کەشکۆڵە چۆن بوو تۆ چۆن بەشداری تا کرد مامۆستا ئەو بەرنامەی کەشکۆڵە ئەوە بیرۆکەی سیروان جەمال و جەمال غەمبار و ماسا عوسمان چێوار و ئازاد بەرزنجی و کۆمەڵی کەس بوون ئەو بیرۆکەیان تەڕەحکرد من بەڕاستی ئاگاشم لێ نەبوو لە سەرەتا ڕۆژێ لە دوکانەکەم دانیشم لە خوارەوە سیروان جەمالوتی ئاغاوەرە ئیشمان پێێتە وتم ئیشی چی ئەوانە تو من لە حەڵقەی دووهەمی کەشکۆڵەوە بەژاریم کرد ڕاستیان وەرە کاکە وەرە تو هەموو پێداویستەکانمان پێ وتم چییە مەسەلە وتیان وەرە بێ ڕۆڵ ببینیت دەور ببینی هەر هەمان کات ینی ئەمەکو چۆن ئەڵێ گەرما و گەرمێک بەردەم کەوە نەبێن نەمایشە کرد بێ و خۆ حازر کردی وەرە جلوبەرگەکان لە بەرکەوانە ئەوە بوو ئەو خازیفەکە دەربێنەوە چیەوە ئەوە هەوکو چۆن من و جەنابەت قساکەین ئاو بەم شێوەیە هاتن ڕاستە فەرمووی ئێوەتم کاکە چی بکەم وتیان وا بکە وا بکەوتەوە ئیشەکەمان کرد و خەڵکی زۆر بەدڵی بوو ڕاستە فەرمووی دەزانین بەرنامەی کەشکۆڵ سەرەتای ئەوە بووە وەکو بڵێ گەرایەکی کەبوو بۆ هونەرەکە ڕاست زۆر شتی تەڕەح کرد جاری وا هەبوو یعنی ئەکەوتینە مەترسیشەوە بەڵێ وایە زۆر ڕەخنەگرانە بوو زۆر ڕەخنەی لە سیاسیەکان لە سیاست و نظام مابوو سەدام حوسێن و ئەوانەش بەڵێر لەم نزیکانە بوون یانی ئارێ وەڵڵا تا نزیکی بانی مەقانەوەوانە بەدەست شتی وا ئاکراکەوە مەترسیە کەتە سەر ژیانمان و هەفتر خۆ دەزانی قوربانیدانی ئەویز بەڵێ بێگومان جا هەر بۆ ناو خۆشمان لە بەرۆی کەشکۆڵ ڕەخنەی لە
بەرپرسی سیاسی کورد و لە گەندەڵی و لە ئەمان ئەگەر ئەوش خۆی بۆ خۆی سەرێش چەرمەسەری سەرێشەی بۆ دروستەکە لە خەڵکی ئینتیازی و مثلا بێ مەوقیف و ڕێزم هەیە ئەوەی هەنێ جار شتیوامان نەکرد لە زمانی بڵێن بەعسا بەعسی بۆ ئێستا خۆی بە کەسێکی کە ئازانم دوایە ئەمە نەشیمان پەروەرە ئەو شتانەمان نەکرد بۆ ئەوی خەڵک ئیتر شتی خراپ نەکات و تەسلیم بە بێگانە نەبێ و تەسلیم بەو شتە نەبێکەوە دژی میلەتەکەی بێ. ڕاستە فەرمی کێ زۆر پشتگیرتان بوو لەو بەرنامەیانی زۆر بەرگری لێکردن و ئەوەی کە زۆر تووشی چەرمەسەری ئەوانە نەبن؟ وڵا تاوان تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ئەوە لە سەرەتا وا دروست بووە بەڕێز لە ماڵی عوسمان چێوارە هەنێش دەکرا. بەڵێ ڕاستە فەرمی خۆش بێت. ئیتر لەوە کە هاتە ستیۆدیۆ هاتە ناو خەڵکەوە بەهۆی تەلەڤیزۆنەکەەوە ئەرشیفێکمان توانی دروستکەین لەو فەترەیە. ئیتر ئەوەی کە ناڕەوا بوو لە ناو کۆمەلگا ئەمانتوانی بیخێنە بەرچاوی بینەر و بیسەر و حەلەکەشی بەدابنین چارەسەرەکەشی زۆر ڕاستین. خۆی ژیان ئەزانێ ژیان بریتێ لە ڕەخنەی بەجێ ئەگەر ڕەخنەکان نەبێ شتەکان نایەتە جێ. زۆر ڕاستە و سیاسیش کۆمەلگەش نابێت لە ڕەخنە بترسێەوە نەخێر بۆ بە ڕەخنەی کۆمەلگا و سیاست چاکاتەوە ڕەخنە و ڕەخنە لە خۆگرتن هەر لە کەسێکەوە بۆ کۆمەلگاشە دروستە بێت. زۆر ڕاستە زۆر ڕاست. مامۆستاجان حەزەکەم دیوێکی دیکەی کە تاوان بە ئەوەی تری لە بەرنامە ئەوانە تا ئێستا شکر بە کوالەتی زۆر باشن و خەڵک ئەتوانێت لە یوتیوب و لە زۆرێ لە کەناڵەکان بیبینێەوە. بەس دیوێکی دیکەی هی ژیانی تۆ کە خەڵک کەمتر ڕەنگە ئاگای لێبێ ناڵم کەمتر لەبەرەوەی کە ئەوەی خوێنەر نەبێ ئاگای لێنە ئەویش نووسینە دەستی نووسینە ئەوانە کە شکۆڵێک تێ ماشەڵا گەیشتۆتە بەرگی حوتەمەوە فکرەی نووسینی ئەوە چۆن هادووە لەکەیەوە دەستی پێکرد و گەیشتۆتە چی تا ئێستا؟ لا بیرۆکەی ئەوە لەسەرەوەی ڕنگدانەوەی ژیانە ئیتر لە ئەو شتانی کە کاری تێکردبم ئەو شتانی کە بزواندوونی جوڵاندومی بۆ ئەوەی کە نەفەوتێ و لە فەوتان ڕزگاریکەم خسوومەتە سەر کاغەز. ئەو شتانێک کە نووسیمە پەیوەندی بە هەموو مرۆڤێکەوە هەیە لە هەموو بوارێکی چاتەیە چۆن ئەڵێ هەمە ڕەنگە هەمە ڕەنگیش خۆشە ئینسان وەکو چێشتی مجەور وایە چێشتی مجەور وایە کەوتی کەشکۆڵ یعنی هەموو بوارێک لە خۆیە گرێت هەموو شتێک خاتە کۆڵی خۆیەوە. واتە شتێکە بە بیرتە هاتۆ ڕەنگە گەر کۆنیش بوو بێ ڕەنگەی ساڵانی 60 ئەوانە بێ نووسیتە شتی تەنج ئامێزی زۆر تایە ڕەخنەی تایە وتەی تایە چوارینەی تایە هەر هەمووی ڕنگدانەوەی ئەو هەست و بیر و هزرەی خۆمە کە خسوومەتە سەر ئەوە پەیوەندیشی بە کۆمەلگا و بە نەتەوەکەشمەوە هەیە. لەکێو دەست کرد بە نووسینی مامەساکە شکۆڵەکەت؟ من خۆم ئەو وزەیەم لە خۆمە عادی کەوا بتوانم بنووسم بەڵام ئەوەی کە دەستم پێکرد لە 2020ەوە لە 2004ەوە بۆ 2024 هەوڵم داو بە تەقەلاو بۆ چوونی خۆم تقریبا توانیم حەو بەرگ بەرهەم بێنم. بەڵێ بەرگەکانی شتەکان جیاوازی هەیە لەگەڵ یەکتریا ئەگەر ڕێچکەکە وەکو یەکیش بێ بەڵام جیاوازی هەیە لە نووسینەکانە بریکیشە لە چوارینە لە وتە لە بەسەراتی ڕۆژانی لە نوکتە ئیتر هەر هەموو شتێکی تایە. ڕاستە تۆمارکەرێکی چاک بووی مامۆستاجان دەستەکانە خۆش بێ ڕاستەکەی ئێمە میلەتێکی زۆر پێمانەڵەن کولتورێکی زارێکیتانێ شت نانووسینەوە تۆمار ناکەین وێمی تۆیەکەی زۆر جێگای ڕێز و پێزانینە بەڕاستیە خۆ لەش ئەوە یعنی من ڕێزم هەیە لە پێش منە خەڵکانێکی کەش هەساون بەوە خۆ لێ خۆش مامەسا عەلەدین سەجادی کەەوە ئەوەی کردو ڕستەی هەژار کردوێتی مامەسا هەژار کردێتی فلان فیسارە ڕاست مامسا کاگە کرێمی ساڵحی ڕەشە ئەویشەر شەوچەری شار و شێوەیەکەی شاری سلێمانی ئەوانی هەیە بەڵێ جگە لە ئەم نووسینە هیچ پێشتر ئەزمموی نووسینتە بۆ لە ڕۆژنامە و گۆبار و ئەوانە؟ بەڵێ ئێمە هینمان هەبوو ئێمە چۆنەڵێ لقی وێژەیی بووین دایمەوانی کە لە وێژە کارەکەن ئەتوانم بگەنە ئاسێکرد لە نووسین و لە سەرهات و لە گێڕانەوە ڕۆلی خۆیان ببین. ڕاستە فەرمووی مامۆستاجان بەڵا حەزم کرد لە بەر بەڕێکەوتەوە من تاسە کتێبەکەم نەخوێنێتەوە بەڵام بێگومان کاتی بۆ تەرخانەکەم و بەرگانە وردە دەزەکەم بە خوێنان بە تایبەتیش کە هەمە ڕەنگە ئەتوانیت لە ناو پاسێکە لە ناو سیارە بۆ شوێنە گەڕۆی توانی بە ئیسراحەت بیخوێنیتەوە چکە هین ینی ڕۆمانێک نییە بڵێ ئیل دەستی لێ بەرنامەوە نەتوانی ناو بەنا بخوێن. شتێکم بەرچاوکە و سەرنجڕاکێش بۆ حەزەکەم بۆ بینەرەکان بۆ بیسەرە خۆشەویستەکانی بخوێنمەوە شتێکە تایبەتە بە خۆت
مامۆستا نووسیوێتی لەناو ئێمەوە باوەکەیەکێک خانوو بکە یا ژن بێنێ ئیمامی عەلی زامنێتی و پاڵپشتی ئەو کاری بۆ ئاسانەکە بەڵام من لە خانووکردنەکەمە ئەو پشتگیرێم پێ نەبەخشرا لە بەرەوەی ناوم عومەر بوو لەیەکێ لە کەشکۆڵەکانمە ئاماژەم بۆیەوە بۆ نەکبەتی وەستا و کرێکارەکانیشم هەمویان ناویان عومەر بوو بەم جۆرەی خوارەوە عومەری خاوەن ماڵ عومەری شیش عومەری دیوار عومەری تەختەبەست عومەری گەچکاری عومەری زەرعا عومەری ئاوەڕۆ ئیتر ئیمامی عەلی چۆن زامنیم هەموو عومەرە ئەبێ زۆر پێکەنیم یینێکی زۆر جوانە کردووە مامۆستا دەستە خۆش بێخوا بە ئومێدی تەمەند درێژی تین و تاو لە بەرگی حوتەما وەستاویە درێژەی ئەبێتر وتم لەوێ ئاماژەشم پیاوە ئیتر پەنجەم هەرەوەنە خەڵەمی گرت و هێز و هزرم هەرەوە بووە و شتی کەش زۆرە مامەساجان بەڵام تااقەتەکان ئەنسان کە چێتە تەمەنەوە تەمەەن هەڵکشە وزەدا بەزێ ڕاستە فەرمی یەخوا تەمەند درێژبی مامۆسای ئیشەڵا لە ساغ بێ و هەر لە ناومان نابیت مامۆساجان من شتێکم نەماوە بەڵام حەزەکەم ئەگەر شتێکی تایبەتت هەیە بە ئێمە بە گەنجەکان بە هەر شتێکەیە بیڵیت بۆی کۆتایی بە پۆدکاستەکە من سوپاسی بەڕێسانەکەم سوپاسی ئەم میوانداریەت هەتانەکەم وەڵاشتی تایبەتم ئەگەر هەبێ بۆ هەموو مرۆڤێک ئەتوانم بە تایبەت مرۆڤی کورد تخوا با هەوڵ بین یەکترمان خۆش بێ خوا بە تەنگ یەکەوە بین بە دڵ یەکتری هەڵس و کەوت بکەین ئیتر ئەو ئازارانەی کە چێشتومانە با لە مەولانەی چێژین ئیشەڵا ڕۆژێک بێتە پێشەوە کە هەموو هاوکاریەک بین و بە ئازادی بجین و پێمان بڵێن کوردستانی خۆی هەیە پشت بەخۆ مامۆستاجان زۆر 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 سپاس بۆ تۆ ئێمە ماندوومان کردی مامۆستاجان شەرەفمەند بوون بۆی کە پۆدکاستەکەمان لەسەر کورسی پۆدکاستەکەمان جەنابەت دانیشتیت بازی بووی بۆی کە بێ بۆ پۆدکاستەکە بەڕێستان ئێوە ئەرکتان کێشا سپاس بۆ ئەو هاوکارانەمان کامێرەمان و ئەوانەی کەم بەرنامەیان هێنایەکایەوە هیوادارم بەدڵی ئەو خەڵکە بین میوانێکی ڕۆحسوک بین کەسمان بێزار نەکرد بێەوە دەستەکان خۆش بێ بێگومان هەمیشە لە دڵی ئێمەیت میوانێکی ڕۆحسوکیت و ئیشەڵا هەر لە ناومانەمێنی مامۆستاجان دووبارە سپاس بۆ جەنابەت و سپاس بۆ ئێوەش بینەر و بیسەرە خۆشەویستەکان ئەمە پۆدکاستی جارەمان بوو پشت بەخوا لە پۆدکاستەکانی دیکە بە میوانی دیکە و پرسی دیکە و بابەتی دیکەوە بێکدی شادەبین و تاو کاتە ڕاستپاردەی خواتانەکەین و بە ئومێدین هەموو لایەک لەش ساغ و تەندروست و سەلامەت بن دووبارە سپاس بۆ توش مامۆستاجان